دوو ڕۆژە لێرە خزمەتی خەڵکەکەین شاری داقوو بەبێ جیاوازی کورد و عارەب و تورکمان هەمووی لە خزمەتی خەڵکەکەین زیارەت ئیمامی زەین العابدین وفات لێرە چی و چێدەن بە زیارەتکاران؟ والله لە نان لە ئاو لە خواردن لە خەوتن لە شوێنی نوێژ هەموو شتێ دابین کراوە شوێنی خەوتنیشان بۆ دابین هەموو شتێکمان دابین کراوە ئەو خواردنانە چین وەکو ئێوە وەکو بەکرێوای دەن بە خەڵک وەکو وەجبەی ڕئیسی ئاش بامێیە فاسۆلیایە برنجە بریانیە دۆڵمەیە وەجبات خەفیفمانیشەیە کەعەکە حەلەویاتە شەربەتە عەسائرە ئەوە باشە دوێنێک لە دوێنێک وەکوما بێت تۆ لێرەی ماندوو نەبووی تا ئێستا؟ نا وەڵڵا هیچ ماندوو پێوە دیار نییە الحەمدولله وەڵڵی دوێنێ شەو تەقریبان بەس لەفەی سەفەریمان کردو 4000 لەفەی سەفەریمان کردووە سەمونمان سەرف کردووە لەگەڵ 500 کیلۆ گۆشتە